29 سێ ساڵی 1947 دادگاییکردنی پێشەوا قازی محەممەد و هاوڵانی دوای دەستگیرکردنیان لەلایەن هێزەکانی ئێران و هەڵوەشاندنەوەی کۆماری کوردستان بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی ئێران. پێشەوا قازی محەممەد سەرکردە و کەسایەتی و خەباتکاری گەورەی کورد بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی کوردستان توانی کۆمارێکی سربەخۆی زۆر سەرکەوتوو بۆ کووردا بمەزرێنێ لە سەرەتای ساڵی 1946 و ماوەی 11 مانگ تەواوی سیماکانی حکومڕانی لە کۆمارەکەیدا ڕەنگ پێ بداتەوە و لە کۆتایی هەمان ساڵدا بە کشانەوەی هێزەکانی سۆڤێت لە بەرژەوەندی ئێران کۆمارەکە هەرەسی پێهێنرا و سەرانی کۆمار دەستگیر کران و دوای دادگاییەکی ڕووکەشانە لە مەیدانی چوارچرای مەهاباد شەهید کرا. 29 سێ ساڵی 1973 کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڤێتنام ئەوەش دوای تۆمارکردنی سەدان کاری ناشرین و دزێوهات لەسەر دەستی سەربازە ئەمریکای داگیرکەرەکان و کوشتن و قڕکردنی سەدان هەزار مرۆڤی بێتاوان و سڤیل لە ڤێتنامدا. ئەوەی جێی سەرنجیشە بەهۆی نیشتیمان پەروەری و خۆنەفرۆشی لە ناو سەربازەکانی ڤێتنامدا ئەمریکای داگیرکەر بە ناچاری کشایەوە دوای ئەوەی کە 50,000 سەربازی لەو شەڕەدا بوونە قوربانی و تیاچوون.